خاتونێکی بەسەلیقە و بەتوانایە لە بواری ئەکسسواراتە ئەم گوڵە یەخەش کە من هەڵم بژاردەوە داومە لە چاکەتەکەم زۆریش جوان دروستی کردووە هەر ئیشی دەستی میوانی بەرنامەکەمانە جا ئەڕێنە لای ڤانیال لە هۆم بۆی کە خۆی زیاتر باسی ئەم ئیش و کارە جوانانەی خۆیمان بۆ بکە ڤانیا گیان بەخێر بێ بەخێر بیت جا پێمان بڵێ لە کێک و دەستە بەم ئیشە جوانانە کردووە چۆن بوو هەر هاتیتە ئەم بوارەوە زۆر سپاسانەکەم سپاس بۆم بەرنامەیە کە بۆتان ڕەخساندم بەخێر ماوەیەکی زۆرە حەز و خولێ مناڵیمە ئەم ئیشانە هەر لە مناڵیەوە دەستمیاوەتە مور و ئەم بابەتانە بەڵام وەکو دەستکردن بەم کارە و دانانی پیجەکەم ساڵێک و تقریبان چەند مانگێکی کەمە پێشتر ئیشم کردو بەڵام وەکو پیج و بڵاوکردنەوەی لە ناو خەڵکا بڵاوم نەکردەوە ئێستا دەستەکرۆ وەکو پیشێک ئێستا بەڵێ وەکو پیشێک بەکاری پیجەکە ناوی چییە؟ پیجەکەم بە ناوی خۆم ڤانیا دیزاین تۆ کاری ئەتەمینە بینم ئەکسسواراتە بینم چوزانم دیزاینی ترە بینم ڕایزنی تیا بوو؟ ئیشە ڕایزن ناکەی ئەمانە کامیان پێش کامیان بوو ینی ئەتەمینەکە زیاتر تقریبان 4 ساڵە بێت ئیشی تیاکەم ئەو کاتێککە من ئیشم تیا کرد زۆر باو نەبوو لە کوردستانە بەڵام ئێستا زیاتر ناسراوە و چەند خانمێکی زۆر خەریکن ئەکسسواراتەکە ئەم ساڵ دەستم پێ کردو و هاتوومەتە ناو ئەو بوارەوە کارەکانی تری شەر ئەوانەیە اینجا چۆن بوو فێریوی بەتایبەت ئەتەمینەکە ئەو کاتی کە زۆریش نەبوو ئەتەمینەکە خاتونێک داوای کرد ڕسمی بۆ نردبووم لە ئینتەرنێت دەری کردبوو وتی حەزم لە شتێکی وایە بۆیەتی لە دایکبوونی کچەکەی بوو پێشوەختە شتێکت ئەکرد نەمەزانی بەڵام کە سیرم ئەکرد یەکسەر فێر بووم یعنی ئەوە نەبوو بڵم دەورەیەک یان کەسێک فێری کردومیان دەورەیەکم بینی بێت دواتریش هاتێتە ئەکسسوارات دواتریش هاتمە ئەکسسواراتەوە پارمانگی یانزە دەستم بە ئەکسسوارات کرد بە یوتیوب فێر بووی بە هەر سیرکردن ئەویش هەر خۆم خولیایەکم هەبوو ئیتر بەرەبەرە زیاتر هەوڵمیە و شتی جیازم تاقی ئەم ئیتاری قورآنە پیرۆزە سۆڕەتیش قورآنی پیرۆزە ئیتارەکە دروست کردەوە ئەوە تەنها ئیتارەکەی چەندراوە بەڵێ بە چییەوە بە ئەوە کریستاڵ و مورووە بەڵێ بۆ جۆنکاری ناوماڵ بەکارێت قاعدەکەی چی خۆی هەیە لە بازار ئەو ئاەتە بە دروستکردنی ئین بەڵێ لە چەند شوێنێکی تایبەت هەیە لە بازار بە دروستکردنەدرێت بە چەند قیاسێکی جیاواز بەڵێ دواتر ئێوە دەورەکەی دەورەکەی نەخشێنین و بۆ سەرستاند و بۆ هەڵواسین بۆ مەدالیای سیارە ئاوێنە ئەم شتانەش قەبارەی جیاواز بەڵێ قەبارەی زۆر جیاوازی هەیە باشە جا ئەو بواری ئەکسسواراتەکەشت هەر زۆر جوانە زۆر سەرنجڕاکێشە ئاری یەک دنیا ڕەنگی جوان تێکەڵ کردو هەر ئەم گوڵەیەخە کە من هەڵم بژار پێمە شتێنەکەشی هەیەوایە بەڵێ ئەوە سێتی کامل لە بۆ سەرجلی کوردی ئەم ساڵ فرۆشێکی زۆر داواکارێکی زۆری لەسەر بوو بە بۆنەی ئەم ساڵ مۆدلی شتی ملەوەنان جلەکان خەڵک زیاتر تێکەڵی ئەکات ئێمەش ئەومان هەڵبژار بۆی لەگەڵ هەموو جلێکە هەم بگونجێت هەم هەر خانمێک بکڕێتوان لەگەڵ چەند جلێکە ڕێکی خات بەڕاستی ئابوووریانەیە چون پێمە بە قسەکەی خۆی بەقەت تەواوی ئەو ڕنگانەی لەمانەیە هەیە بەڵێ زیاتر لە ڕەنگی تیا بەکار هاتووە باشە ئەم ڕنگانە چۆن هەڵبژێری چون ئێستا ڕێکخستنی ڕەنگی تۆزێک بوێری ئەوێ ڕاستەکەی من خۆم زۆرم حەز لە شتی ئەلوانەکانی خۆشە دنیای ڕەنگیت زۆرم حەز لە شتی ملەوانە حەزەکەم بەردەوام لە جلا بێت لە ئەکسسواراتە بێت زیاترین ڕنگ بەکار بێنم هەر بەو بۆنێشەوە کە ئەم ئیشاناکەم حەزەکەم زیاترین ڕەنگی تا بەکار ملانکەکان نەبێت ڕەنگی تا بێت لە جلوبەرگەکەت بچی یان نایزە کۆمەڵک ملانکەش لێرە دروست کردووە ملانکەی پێڵەنەمانە باشە ئەبێ ڕەنگێکی تیا بێت لەگەڵ جلی کوردیەکانە لەگەڵ هێلەکەوایە ڕادەیەک تیاشی نەبێت ئەگونجێ بەڵام هەر ئەگەر شتێکی بچووکیش بێت تێکەڵی ئەەکەین بۆی زۆر دوور نەبێت لێەوە ئێستامە بەس بۆ جلی کوردیە بێت یا ئێستا ئەمەی کە بۆ نمونە من هەڵم بژار ئەبێ لەگەڵ قەبێت لەگەڵ جلی مۆدەیە زۆر خاتونیش کە داوایان کردو بۆ سەر عەزی و بابەتی حەفەلات و شت بەکاریان هێناوە کاتە بۆ هەردوو جلەکە بۆ هەردووکی ئەبێت شتی سەر ئەکسسواراتی سەر جلی مۆدە و چاکەت و شتیش ئەوانەش دروست ئەکەین لەسەر داواکاری بەڵام ئێستا بە بۆنەی نەورۆز و زیاتر تەلەب لەسەر ئەمانەیە و بۆیە هیچ جلی کوردی ئێستەوە ببرە ویسم لەم خواست لەسەر چی بکەوەت لەسەر ئەم ساڵ خواست زۆر لەسەر ئەو سێتە ملەوەنەی سەحر بەکارهێناوە بەڵێ جا من هاتمم پرسیارە لە تۆ بکەم کە کاتە ئێوە لە ئێستەوە دیزانی نەورۆستان داناوە من لە مانگی دوانزەوە خەریکم ئیتر لە مانگی دوو من ئۆردەر قوفڵەکەم چونکە فریان ناکەین ئیشەکەی من هەمووی دوورینە ئەبێ دانیشم یەکێک بیان دوورم ئەمە وەتە دوورینە ئەوە هەمووی دووراوە بەڵێ ئیشی چەسب نییە بەچەس پیش ئەکرێ بەڵام وەکو ئەوەی کە زیاتر بەرگە ئەگرێت ئەی دوورین بۆی زیاتر بەرگەی بڵێن گەرما و ئەبەرکەوتنی ئاو ئەمانە ئەگرێت بە دوورین بە بەڵێ
گوارەکەشی خۆتە بەڵێ هەمووی خۆم دروستم کردو ئەگەسە لە گوێتە ئەمە خۆچنیوتە بەڵێ ئەمە لە چی دروستە کردووە کریستاڵە کریستاڵە لەسەر مەتر ئەیکڕین بە مەترە در خۆمان ئەیچنین لەسەر قوماش و دیزاینێکی ئایتری ئەکرێ بڵێن وانە خاوەنی گوارەی تایبەتی خۆشێتی وانە بەڵێ زۆر جا هەنێک لەمانە من ئەیبینم بە حکمی بەرنامە ئێمە میوانی دەستڕنگینی زۆر بەتوانە با بڵێن بە سەلیقە دێتە لامان ئەمانەی تو جیاوازترە لەوانەی کەلانەیە زۆر لە بازاڕە هەبێ وایە بۆ ئەم مۆدلانە تۆ چۆن ئەتوانیت شتی ئەوە تازە بکەیت پارکە دەستم پێ کرد خواست زۆر لەسەر مرواری بوو من لە مرواریەوە دەستم پێ کرد فرۆشێکی زۆری لەسەر بوو ساڵی پار نەورۆزی پار بەڵام ئەم ساڵ کە سیرم کرد زیاتر مۆدلی جلی ملەوەن و خەڵک گوێنایەتە ئەوەی کە چ ڕەنگێک بکات هەمووی تێکەڵ ئەکەن وتمان باش شتێکی جیاواز و ڕەنگتر یعنی ڕەنگی زیاتری تیا بەکاربێن ملوانکەکان زیاتر ڕەنگی سادە بەکارێن یانەوەکەی کەیسە خۆت لە ملتە ڕەنگا و ڕەنگن خواستە سەر کارمان زیاتر بەپێی خواستی مشتریەکە ئەگۆڕێت بەڵام زۆرترین خواست لەسەر ڕەنگە زەقەکان و ملەوەنەکانە ئەوەی کە زیاتر تێکەڵ کراوە باشە مشتەکانی تۆ زیاتر لە کوێن ینی زیاتر لە شاری هەولێر بەڵێ باشە گەیاندنت هەیە بۆ گەیاندنم هەیە بۆ هەموو عێراق بەڵێ باشە وتت وانیا دیزاینەر وانیا دیزاین وانیا دیزاین ئەمە لە ئینستاگرام یا لە فەیسبوک لە ئینستا و لە سەرکەوتوبی جا پێمان بڵێ ئایا وا هەیە مشتریەکانە داوای ڕاوێژە شت لێ بکەن بڵێن وانیا منم جلەم کڕیوە چی بۆی جوانە یاخود بۆنەمونە ملوانکێک لە پێیجەکەت داد نابێت یەکێک لە ئەکسسواراتەکان بڵێ بخۆ وانیا ئەمە زۆر جوانە جلی چی بۆ بکڕم هەبووە زۆربیان ڕسمی جلەکە ئەنێرن ئەڵی خۆت شتێکم بۆ ڕێکخە جلەکەی پێشنیاری بۆ ئەەکەم ئەڵم ئەوەی بۆ بکە ئەگەر بەدڵی بێت بۆی دروستەکەین بەدڵیشی نەبێت شتێکی تیا ئەگۆڕین باشە تا چەند گوێ لە بۆچوونی مشتریەکانە دەگری چون هەندێک جار تۆ خۆت شتەکەت بەدڵە لانەیە بەڵام ئەو سەلیقەی جیاواز بێ بڵێ بەخۆمە حەزم لێ ئەم ڕەنگەشی تێکەڵ تۆ بەلا تۆ لانەیە جوان نەبێ گوێگری لەم کاتانە گوێ لێگرم بەڵام پێڵم ئەمە ناشاز دەرەچێت قەناعەتی دەرەچێت ئیتر هەیە قەناعەت ئەکا بەخۆش قەناعەت ناکاتنەوە باشە وانێ کردوتە بە پێشەی خۆت ینی ئەتوانێت ئەم بژێوی ژیانی تۆ داستە بەرکات تا ڕادێک بەڵێ تا ڕادێک باشە بەڵام زیاتر لە مۆرزی بەهارە بە بۆنی ئەوەی کە زیاتر خواستی لەسرە کاتە لە هەندێک لە وەرزەکان لەوانەیە هەر ئیشەکان بخەوێت وایە زۆر کەم ئەبێتەوە بەڵێ هەمووشی لەم دوومانگای بیرەکەوێتەوە هەمووشیم کاتەیە بۆ ئەو نەش ئێمان هەمومان هەیە لە کاتێکا کاگەینە حاڵەتێک ئەمەش بابەتی ئەتەمینەکانەکە لەسەر شەش زۆر جوان و سبحان الله والحمد لله ئەمانە هەمووی کاری چنینن چەندێکی ئەوانە هەمووی بچنین کراوە سەرەتا سکێچەکەی ئەکێشم بە قەڵەم ئیتر بە تەقەڵ ئەو داوشتەکە تایبەتە بەخۆی یعنی داوی ئاسایی نیە بەکری ئاسایی نیە ئەیچنین و ئیتر هەیە بۆ یادی لەدایک بوون هەیە بۆ یادی زەواج عید زەواج ئەیبات بۆ هەموو بۆنەکان زیاتر ئێستا زۆر خواستی لەسەر چونکە هەم ئیشی دەستۆم شتێکی غەریبیشە لەناو بڵێن کوردە وەکو خۆت چێژ لە کامیان وەرەگری ئەتەمینەکە یا ئەکسسواراتەکە وەکو چێژ هەردووکیان بەڵام ئەتەمینەکە زۆر هیلاک ماکات زۆرتری پێشێت زۆر کاتی ئەوێت و زۆریش هیلاک ماکات نەحەق نییە چون بەڕاستی دوورینەوەی تۆ سەرت لە خوارەوە بێت و اینجا دەرزی زوزۆچێ بە پەنجەت هەر خۆتی لە ماڵە ئەم کاراکی هاوکارت نییە بەڵام شوێنێکە بۆ تایبەت کردووە بۆ ئەنجامدانم کارە تایبەتم نییە و کەسیش یارمەتیم نایە تا ڕادێک جارجار دایکم ئیشی وردەم بۆ ئەکات یارمەتیم ئەیە لە چیە یعنی بۆ نمونە مور و پێوەکردن بۆ ملوانکەکان ئەوانە بەس چنین وشتەکان هەمووی خۆمێکم چونکە یارمەتیشت ئەوە بۆ ڕنگ هەڵبژاردن ئەوانە بەڵێ بەس وەکو دوورین و چینینە وردەکان بەس خۆم بۆ دەرزی بەجێ نێشتووە لەو ناوەیە دایما وڵا دەرس دێمە لە ناوە کەوتووە مەترسیدارە ئەم کارانە بەڕاستی مرۆڤ زۆر جار ئەمە تەرکیزێوێ ئەنواع جۆر ئەبێت دەرزی بەکاربێنی ئەنواع قیاسی تر گەورە بچووک ئەروەڵا زۆر جار تووشیەوەش ئەبم دەرزی شەدوونەکەم زۆر جار ئەو کەسانە ئەمەی سەرپەنجان چۆنەوە دەرزیشی پیاچێت ئەبینی زبرزینە من زۆر ئیش بە پلایسەکەم ناو دەستم زۆر عزیێتی ئەبێ ئیشکردن بە پلایس من زۆر زیاتر لەگەڵ ئەڵقە و تەلوشت ئیش پێ ئەەکەم ئەوانەیە باش ئێستا ئەمە وەکو ئەتەمینەکەوتت زۆر هیلاکتەکە زۆری پێچێت ئەتەمینەکە زۆر هیلاکمە ئێستا بۆ بەڵام ئەم ئیشی ئەکسسواراتە چەندێکی پێچ ئەمە زوو ئەیا بەدەستەوە باشترە وەک لە ئەتەمینەکە یعنی ئەگەر هەوڵێکی بیتێ ئەتوانی بە شەوێک دووشە و سێتێکی ئاوا دروست بکەیت کاتەگەر مشتریەکی شاد بۆنەوە بڵێ بەخوا زۆر زەرمایە لە عەرزۆمانە ئەتوانی لە ئێستا
لە ئێستا تو ئۆردەرە داخست چونکە ئۆردەر قفڵ ئەبێت و هەمووشی مۆعید وەرەگرێ ئەبێ لە مۆعیدی خۆی بۆی تەواوکەی ناکرێ پێش و دوایان بخێن باش لەمانەی کە ئەگەر پێت بڵم وانیا یعنی خواست لەسەری زۆر بێ ئۆردەر زۆر بێ لەسەری بەپی خواست تۆ بەردەوامەبی لەسەر شتێک یان ئەگەر وەکو پرسیارێک بەبی کەم بۆی کە بڵم خەونی خۆت یان ئاواتی خۆتەوەی لە بوارێکیانە زۆر چڕبیتەوەی ببی بە چزانم پرۆفیسۆری شەڵاتیایە کامیان زۆرتر حەزەکە ینی لە بوارێکا بمێنیتەوە خۆی بێ لەگەڵ خۆستی کەسەکانە بێت کەش چی داوا ئەکرێت بەڵام خۆی وەکو حەزم لە بوارەکەیە لە مناڵی شۆ ئاواتم بۆ کا ببم بە دیزاینەر زۆر هەوڵم بۆیاوە لەسەر خواستی مشتێکەکەش حەزەکەم زیاتر بەردەوام بۆی فرۆشی زیاتریشی هەم ئەبێت هەم خەڵکیش زیاتر ڕوتەیەکە بۆ ئیشەکە بە تەماشید ئیشەکە و بەرفراوانتر بکەیت باڵێ ئەگە حەزێکی ترتیا بێ بیهێنێتە بوارەکەەوە حەزم لە دیزایانی جل هەیە زۆر زۆر ئەوە ئاواتی مناڵی مەکە بە مناڵیش تەنانەت بۆ بووکەکانم هەرجلم ئەدووری حەزم لێ ئیشەڵا ئەگەر ئەویش بکەم دەستە خۆ بەبانێنەوە فەنگین بە هیوای بەردەوامی و کاری جوانتر و باشتر و هیوادار وەکو براندێکی تر تەماشان کارانە بکرێت دەستەکان نەخۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون